لە ئاسایشی قەزا و ناحیەکانەکەین و لە دەستخۆشی لە ئاسایشی سلەیمانیەکەین کە دەستیان بە بڕی 810 کارتۆنی ترامادۆڵا گرتووە کە ئەمە مادەیەکی هۆشبەرە. من گەنج یا هەچ کەسێ ئاڵۆدەی ئەبێ کە ئاڵۆدەی بوو زۆر بە زەحمەت چاگە بێتەوانە. ئیمڕۆ کە کۆبووینەتەوانێ ئیمڕۆ کە کۆبووینەتەوە بۆ لە ناوبردنی ئەو 810 کارتۆنە مادەی ترامادۆڵا لە سنووری پێنجوینە لە سنووری شارباژێرە بە سێ وەجبە گیراوە لە مانگی سێی تایە مانگی پێنجی تایە مانگی حەوتی تایە کە کۆبینەوە لێرە نوێنەری دادگای سلەیمانیمان لەگەڵایە نوێنەری ئاسایشمان لەگەڵایە ئێمە وەکو وەزارەتی سەحا کە دادوەر ئەمری قەتعی ئەیە ئەڵێ تەسلیمی ڕیاسی سەحای سلەیمانی بکەم بۆ لە ناوبردنی مادەکان زۆر بن یعنی ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێ وەکو ئەمڕۆتان بینیوە 810 کارتۆن سوتێنراوە یان 100 کارتۆن زۆر نییە سوتێنرا یعنی ڕۆژ بە ڕۆژ مادەکان زیاتر بێ وەکو تێبینیمان کردو کە بەردەستمان ئێمە لەنەوە بین.